رادیویا دنگی گل دنگی آزادیه. کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. با پێشنگایەتی تەفگەری ژنانی کورد لە نەمسا و با دروشمی نابۆ سیستەمی قڕکردن گۆشەگیری و ئەشکەنجە لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەڵێ بۆ ئازادی ڕێبەراپۆ چارەسەر بۆ پرسەکانی کورد پێزەکانی ڕێبەر ئۆجەلان خوێندرانەوە لە هەریەکە لە شارەکانی ڤیەنا گراز و لیز لە نەمسا لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیک لەسەر بابەتی ڕێبەرایەتی چالاکی خوێندنەوەی تێزەکانی ڕێبەر ئۆجەلان ئەنجامدرا. لە شاری لینز بەشێک لە کتێبی شارستانیەتی دیموکراتیک لە ڤیەناش نامە و یادداشتەکانی ڕێبەری گەلی کورد پێویست بە فەلسەفەی ژنجیان ئازادی خوێندرانەوە. هەروەها لە شاری گراز ڕامانەکانی ڕێبەری گەلی کورد دەربارەی ئافراندنی گۆڕەپانی ئازادی سیستمی خۆپاراستنی ژن خوێندرانەوە. کۆنگرەی سندیکاکانی سکۆتلەند لەسەر قۆناغی دووەمی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان ڕاگەیاندراوێک بڵاو دەکاتەوە. سەرۆکی پێشووی سندیکاکانی سکۆتلەند و سکرتێری گشتی کۆنفێدراسیۆنی سندیکاکانی دووندا مایک ئارنۆت دەڵێت با دڵنیاییەوە دەبێت بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت. بە گوێرەی هەواڵێکی ڕۆژنامەی یەنی ئۆزگۆر پۆلیتیکا کۆنگرەی یەکێتی سندیکاکانی سکۆتلەند کە 550,000 ئەندامی هەیە و 40 سندیکا و 20 ئەنجومەنی سندیکایی لە ئامادەکاریدایە با بۆنەی ساڵوەگەری دووەمی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان بەیاننامەیەک بڵاو بکاتەوە. لە چوارچەوەی هەڵمەتەکەدا لە نێوان 1 تا 10 تشرینی یەکەمدا لا گۆڕەپانەکان پەرلەمان شارەوانیەکان کۆنفرانسی ڕۆژنامەوانی چالاکی کولتوری پانێل و خۆپیشاندانی کولتوری و ئەکۆلۆژی و چالاکی سیاسی و چالاکیەکانی ژن ئەنجام دەدرێت. لە ئەڵمانیا، فەڕەنسا و ئیتالیا و چەندین وڵاتی دیکەی ئوروپا ئامادەکاریەکان بۆ کەمپینەکە بەردەوامە. هەروەها لە بریتانیا کە کەمپینەکەی تێدا بەردەوامە لە نێوان 1 تا 12 تشرین یەکەم چالاکی بەرفراوان ئەنجام دەدرێت. کۆنگرەی یەکێتی سندیکاکانی سکۆتلەند بڕیارە لە 2 تشرین یەکەمدا لە بینای سندیکا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەنجام دات و نامەیەک بۆ ڕای گشتی بڵاو بکاتەوە کە ئاراستەی دەیڤید لامی وەزیری دەرەوەی بریتانیای دەکات. لە نامەکە دشدا باس لە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد و پرسەکانی کورد دەکرێت. هەر لە وڵاتەدا با پێشنگایەتی ئەنجومەنی گەلی کورد و تەفگەری گەنجانی شۆڕژگێڵ لە زۆرینەی شارەکاندا چالاکی و ڕێپێوان ئەنجام دەدرێت. هەروەها مایک ئارنۆت داوای لە تورکیا کردووە بۆ چارەسەرکردنی پرسەکانی کورد و ناوخۆی تورکیا لەگەڵ تەفگەری ئازادی کووردا دانوستاندن کات و دەڵێت ئازادی بەڕێز ئۆجەلان بۆ دانوستاندنی نێوان گەلی کورد و لەگەڵ تورکیادا گرنگ و پێویستە. بۆ هێنانە ئارای پێشکەوتن لە دانوستانەکاندا با دڵنیاییەوە پێویستە بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت. هەر لە قسەکانیدا مایک ئارنۆت ئاماژەی بەوەش کردووە فکر و فەلسەفەی بەڕێز ئۆجەلان بەدەر لە چارەسەرکردنی پرسەکانی کورد بۆ پرسە نێونەتەوەیەکانیش چارەسەریە. بە چالاکیەک لە شاری لۆزێرنی سوئیسرا یادی شەهیدانی کوتۆڵ کرایەوە و جەختیان کردەوە. بە شوێن هەزاران عەقیددا دەڕۆین و بەرخۆدانمان با دروشمی بەرخۆدان ژیانە بەردەوام دەکەین. گریلاکانی هەپەگا شەریف ئادنیم بە ناسناوی هۆگر بۆتان و بەدران ئەرن بە ناسناوی ڕێناز جیڤیان و هەروەها ڕزگارکارە بە ناسناوی بەرخۆدانگۆیی کە لە 19 تەمووزی 2024 لە هەرێمی کوتۆڵ لە ئەنجامی بۆسەی هێزەکان ئێران شەهید بوون لە شاری لۆزێرنی سوئیسرا یادکرانەوە. پاش مەراسمی یادکردنەوەکە پرسەی سەرخۆشی بۆ بەرخۆدانگۆیی دانرا.
یادەکە لالایەن کۆمەڵی بنەماڵی شەهیدان کۆماو لە ناوەندی جوواکی کوردی دموکراتیکی لۆزەرن ڕێکخراو بە خولەکێک ڕێزگرتن لە شەهیدانی ئازادی کوردستان دەستی پێکرد. وتەبێژی کۆمسیۆنی بنەماڵی شەهیدان ساڵح حەزەخی ڕێگەیان گەریلاکانی ئازادی کوردستان دژی سیاسەتی گۆشەگیری و قڕکردن و داگیرکاری بەرپرسیارەتی گرانیان گرتووەتە ئەستۆ و بانگەوازی کرد هەمووان لەم قۆناغەدا بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن. لە چالاکیەکەدا دایکی ئاشتی فاتمە تۆرەن تشکی خستە سەر بەرخۆدانی گەریلا وتی بە شوێن هەزاران عەگیددا دەڕۆین و بەرخۆدانمان با دروشمی بەرخۆدان ژیانە بەردەوام دەکەین. هەروەها نوێنەری کۆماوی سوئیسرا مستەفا قەڕەهان ڕایگەیاند دەوڵەتی فاشیستی تورک و هاوکارەکانی لە هەموو لایەکەوە هێرش دەکەنە سەر گەلی کورد بە ئامانجی لە ناوبردننی کورد لە بەرامبەردا گەریلا قارەمانەکان بەرخۆدان دەکەن. لە چالاکیەکەدا لەسەر ناوی بنەماڵی شەهید بەرخۆدان گۆیی وتار پێشکەش کرا و یادەکە بە دروشمی شەهید نامرن و پێسەرۆک ژیان نابێ کۆتایی پێهات. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لەبارەی چالاکیەکانی گەریلا و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی لا دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلاکانی هێژاستار و هەپەگا لە ڕۆژانی 23 تا 27 ئەیلول پێنج چالاکیان لا دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی و بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ و لە هەرێمی مەتینە ئەنجام داوە. هەپەگە باسی لەوەش کردووە لە ئەنجامی ئەو پێنج چالاکیی گەریلاکانی ئازادی کوردستاندا درۆنێک خرایە خوارەوە و کامێرایەکی چاودێری تێکشکێنراوە. هەروەها هەپەگە ئاماژەی بەوەش کردووە لە 23 ئەیلول تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM جارێک و گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی سێجار بە تەقەمەنی قەدەغکرا و بردومان کراون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئاماژە بەوش کراوە لە ڕۆژانی 27 28 و 29 ئەیلول لە هەرێمی خواکوور گۆڕەپانەکانی بەرخۆدانی بربزن شاخی قەلا شەهید شەریف گۆشین خنێرەی ژوورو لە هەرێمی گارا گۆڕەپانەکانی مێران هەفتەباغ شێدارێ شێ شاخی سیسەر دێڕەشە دەشتی کافیا گرێ لە هەرێمی مەتینە لە گۆڕەپانی بەرخۆدانی دەرگەلێ لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی قەندیل گۆڕەپانی بێوانێ باگشتی 30 جار بافرۆکەی جەنگی بردومان کراون. هەروەها لە 27 28 و 29 ئەیلولدا لە هەرێمی مەتینە گۆڕەپانەکانی بەرخۆدانی سەری مەتینە دەرگەلێ و بێشیلێ لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار باگشتی 36 جار با هلیکۆپتەری جەنگی بردومان کراون. تۆڵای حاتم موغڵاری هاوسەرۆکی دەمپارتی دانوستاندنی دیپلۆماسی لە ئەوروپا دەڵێت دانوستاندنی دیپلۆماسی لە ئەوروپا دەست پێ دەکات. با گوێرەی نووسنگەی ڕاگەاندنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تۆلای حاتم موغڵاری لەگەڵ شاندێک دەچێتە ستراسبورگ بۆ چاودێریکردنی دانیشتنەکانی ئەنجومەنی پەرلەمانی ئەوروپا و ئەنجامدانی کۆبوونەوە. حاتم موغڵاری لە کۆبوونەوەی گروپی چەپی ئەنجومەنی پەرلەمانی ئەنجومەنی ئەوروپا لە 30 ئەیلولدا قسە دەکات و دواتر شاندی دەم پارتی لەگەڵ بەرپرسان و سیاسەتمەدارانی ئەنجومەنی ئەوروپا کۆ دەبنەوە. فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک خاڵێکی هێزەکانی ئەرکی پاراستنی لە نێوان ئاموودا و دەربێسیەی بردومان کرد. با پێی هەواڵێکی ئاژانسی هەواڵی هاوار فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک خاڵێکی هێزەکانی ئەرکی پاراستنی لە گوندی کەرام لە نێوان ئاموودا و دەربێسیە بردومان کرد. با پێی هەواڵەکەی ئاژانسی هاوار بە ئاهۆی بردومانەکانەوە زیانی مادی بە ناوچەکە گەیشتووە. کەمپینی ئازادی بۆ پەخشان عەزیزی حکمی دۆسیەی لێکجیای پەخشان عەزیزی و ئەندامانی بنەماڵەکەی وەکو باوکو خوشک و زاوا کە هەرکان با ساڵێک زیندانی تەعزیری مەحکوم کراون لە دادگای پێداچوونەوەی تاران پیشڕاست کرانەوە. پێشووتر حکمی پەخشان عەزیزی پرشنگ عەزیزی و حوسێن عەباسی لە لایەن لقی 26 دادگای ئینقلابی تارانەوە
با سەرۆکایەتی دادوەر ئیمان ئەفشاری با تۆمەتی هاوکاری تاوانبار بۆ هەڵاتن لا محاکمە و مەحکوم بوون دەرکرا بوو. جیاماژەیە پەخشان عەزیزی ڕۆژنامەوان و فریاگوزاری کۆمەڵایەتی با تۆمەتی بەغی لا ڕێ ئەندامەتی گروپێکی کوردی ئۆپۆزیسیۆنی ڕێژیمی ئێران بەبێ لە بەرچاوگرتنی بنەماکانی لێکۆڵینەوە لا دادگای ناسەر بەخۆ و نادادوەرانە با ئێدام محکوم کرا بوو. جگەل لەم سێ کەسە لە ئەندامانی بنەماڵی پەخشان عەزیزی کەسانی دیکە وەک تاوانبار لە ناو دۆسیەکەدان. زەینەب جەلالیان زیندانی سیاسی کورد کاسیزای زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێنراوە و لە زیندانی یەزدا 4 ساڵە ڕێگەی پێنەدراوە چاوی بە بنەماڵەکەی بکەوێت. با پێی دوایین راپۆرت لەسەر دۆخی زیندانی سیاسی زەینەب جەلالیان کە خەڵکی گوندی سنووری دیم قەشلاق سر بە پارێزگای ماکۆیە سزای زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێنراوە و تا ئێستا 7 ساڵ بەسەر سزاکەیدا تێپەڕیوە. بە فەرمانی وزارەتی ئیتلاعات هێشتا قەدەغەی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بەردەوامە. جەلالیان لا دوای گواستنەوەی بۆ زیندانی یەزد 4 ساڵ لەمەوبەر تەنیا یەک جار توانیوێتی چاوی بە بنەماڵەکەی بکەوێت. پێشتریش لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2023 ئەم زیندانیە سیاسیە لەلایەن تیمێکی لێپرسینەوە لا وەزارەتی ئیتلاعاتەوە لێپرسینەوەی لەگەڵ کرا و هەڕەشەی ئەوەی لێکرا کە لە هەموو مافا سەرەتاییەکانی زیندانیەک بێبەش دەکرێت، لەوانەش دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە پزیشکیەکان تا ئەو کاتەی پەشیمانی خۆی دەردەبڕێت. ناوبراو هەموو داواکاریەکانی لێکۆڵەرە ئەمنیەکانی بۆ دەربڕینی پەشیمانی ڕەتکردەوە و لێپرسینەوە با دەستبەندەکەی با نمونەی ئەشکەنجەدانی ناوزت کرد. سوپای عێراق بڵاوی کردەوە سەرجەم هێزە ئەمنیەکانی عێراق دەخرێنە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ دەستەبەرکردنی ئاسایش و خۆئامادەکردن بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی لە ناکاو. وەزارەتی بەرگری عێراق سەبارەت با خستنە حاڵەتی ئامادەباشی سوپای وڵاتەکەیان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان عەبدولئەمین ڕەشید یارەڵڵا سەرۆکی ئەرکانی سوپای عێراق سەرپەرشتی کۆبوونەوەیەکی ئەمنی کردووە کە تێیدا باسی لە دۆخی ناوچەکە کراوە. دەشڵن لە کۆبوونەوەکەدا یاریدەری سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا بۆ ئۆپەراسیۆنەکان لەگەڵ فەرماندەکانی وشکانی ئاسمانی فڕۆکەوانی سوپا و بەرگری ئاسمانی و بەڕێوبەری پلاندانان بوون. ئەوەش خراوەتە ڕوو لە کۆبوونەوەکەدا باس لە ئامادەیی هێزە ئەمنیەکانی عێراق کراوە بۆ دەستەبەرکردنی ئاسایش و ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی لە ناکاو. ماڵپەڕی وەلای ئیسرائیل بڵاوی کردەوە سوپای ئیسرائیل کۆکردنەوەی هێزەکانی لەسەر سنووری باکوور تەواو کردووە و خۆی ئامادە دەکات بۆ چوونە ناو خاکی لوبنانەوە لە ڕێگەی وشکانیەوە و دەڵێن پلانی ئۆپراسیۆنی نوێ ئامادە دەکەن بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە باشووری لوبنان و ناوچەکە. ماڵپەڕی وەلای ئیسرائیلی با پشبەستن بە زانیاری بەرپرسانی ئەمنی وڵاتەکەی سەبارەت با هێرشی زەمینی ئیسرائیل بۆ سەر لوبنان دەڵێت کۆدەنگیەک لەسەر ئاستی سیاسی و سەربازی هەیە کە لەشکرکێشیەکی زەمینی بۆ سەر لوبنان لە ئارادایە و ئاماژە بەوش کراوە هێزەکان ئیسرائیل لە بەرەی باکوور چڕ بوونەتەوە و هەروەها پلانی ئۆپراسیۆنی نوێ ئامادە دەکەن بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە باشووری لوبنان و ناوچەکە. کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا بڵاوی کردەوە با بڕی 10 ملیۆن یۆرۆ هاوکاری مرۆیی بۆ خەڵکی لوبنان دەنێرن. کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا سەبارەت بە گەیاندنی هاوکاری بۆ زیان لێکەوتوانی لوبنان لە پێگەی تایبەتی خۆیان ڕایگەیان بە هۆی زیادبوونی شەڕەکانی نێوان حیزبوڵڵا و ئیسرائیلەوە و ئاوارەبوونی هەزاران کەس لە لوبنان بڕیاریان داوە با بڕی 10 ملیۆن یۆرۆ هاوکاری مرۆیی بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتە بنێرن. هەروەها ئاماژە بەوەش کراوە یەکێتی ئەوروپا ئامادەیە بۆ دابینکردنی هاوکاری و پشتیوانی زیاتر لە ڕێگەی بەکارهێنانی میکانیزمی پاراستنی شارستانی و هەروەها لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بابەهای 74 ملیۆن یۆرۆی هاوکاری مرۆڤیان پێشکەشی خەڵکی لوبنان کردووە و لە کۆتاییشدا ئەوە خراوەتە ڕوو لە ساڵی 2011ەوە یەکێتی ئەوروپا زیاتر لە 941 ملیۆن یۆرۆی بۆ هاوکاری مرۆیی تەرخان کردووە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خۆشیدا.